بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕا 20 و لاپەڕا 21. پێشی ئەوەی دەست بە شیکارکردنی لاپەڕەکان بکەم دەمەوێ ئەوەی ڕوون بکەمەوە کە سوپاسی خوێندکاران دەکەم بۆ لایک و کۆمنتەکان و هەروەها دەمەوێ ئەوەی ڕابگەینم کە هەر کەسەی داواکاریەکەم لێ دەکا کەوانەی پۆلی 5 یان پۆلی 6 یان پۆلی 7 بڵاوکەمەوە تکایە پێشی ئەوەی داواکاریەکەی بکەن لە خۆتان بپرسن ئایا ئێوەش دەتوانن کو یان چۆن یارمەتی کەناڵەکەم بدەن لە ڕێگەی بڵاوکردنەوەی وانەکان، لە ڕێگەی گواستنەوەی زانیاری بۆ هاوپۆلەکانتان، بۆ هاوڕێکانتان، بۆ ئەو کەسانێک کە دەیان ناسن. کەواتە پێش ئەوەی داواکاریەکەم لێ بکەیت دەبی بەخۆشت بە چەند کەسەکت گوتبی کە کەناڵەکی ئەوها هەیە، وانەی ئەوها هەیە کە داواکاریەکە دەنووسی، پشتگیریت بکەن، لایک بکەن، لەگەڵت بن، هەر بە تەنیا ئیش نەکەین، دەبی یارمەتی یەکتر بدەین کو ئەمن یارمەتی دەدەم بۆ ئەوەی کە خوێندکاران لە بنچینە و بناغی بیرکاری تێبگەن، دەبی خوێندکارانیش یان تۆش ئەوها یارمەتیم بدەی کە ئەو کەناڵی زیاتر خوێندکار سوودی لێوەربگرن، زیاتر خوێندکار بیبینن، کەناڵەکەش بچیتە ڕیزی ئەو کەناڵانەی کە دەربارەی زانست و زانیاری هەنا لە یوتیوب. ئێستا کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارەکان. دوو ژمارەم هەیە، یەکەچیان 2385 ژمارەکەی دی 1098. دەمەوێ ئەو دوو ژمارانە کۆ بکەمەوە بە دوو ڕێگە. یەکەم ڕێگەی تەواو، ڕێگەی دروست، ڕێگەی 100% کە ئەو ڕێگەیە. پاشان ڕێگەیەکی ئاسانتر هەیە کە ناوی ڕێگەی خەمڵاندن بە نزیککردنەوەی ژمارەکان. ڕێگەی خەمڵاندن هەمیشە ئەو ڕێگەیە کە زۆربەی زۆری ڕەنووسەکانی لای ڕاست دەکەمە 0 چونکە لە کاتی هەبوونی 0 ئەژمێرکردن ئاسانە. ئەوجا ئەو سەرجەمەیان، ئەو جیاوازیەیان، ئەو ژمارەیە کە بەدەستم دەکەوی پاشان دەچم بەراوردی دەکەم لەگەڵ ئەو ژمارەی کە بە خەمڵاندن دەستم کەوت هەتا بزانم ئایا ئەمن هەڵم کردیە یان نا. ئەگەر زانیم ژمارەکان لە یەک نزیکن کەواتە ساغ دەکەمەوە کە هیچ هەڵم نەکردیە، چونکە لە کاتی ئەژمێرکردن هەڵەکردن زۆر ئاسانە. ئێستا بە هەردوو ژمارەکان کۆ بکەمەوە بە ڕێگەی دروست و ڕێگەی ڕاست. هەمیشە و هەمیشە لە کاتی کۆکردنەوە، لە کاتی لێ دەرکردن، لە کاتی لێکدان لە لای ڕاستی ژمارەکان دەست پێ دەکەم، واتە خانە یەکان. ئێستا 5 کۆ 8 یەکسانە بە 13. 13 لە دوو ڕەنووس پێک دێ، تەنیا سەیەکەی لێرە دەنووسم، یەکەکەی دەچم لە لای ڕەنووسی دەیان دەنووسم. ئەوجا کە لێرە نووسیم ئەو یەکەی دیسان کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 8 دەبیتە 9، 9ش کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 9 دەکاتە 18، تەنیا 8ەکەی دەنووسم، یەکەکەی دەچم لە لای خانەی سەدان دەنووسم. پاشان ئێستا خانەی سەدان لەگەڵ یەک کۆ دەکەمەوە، یەک کۆ 3 دەکات 4، 4یش کۆ 0 هەر دەکات 4. چارەکەی دەنووسم لێرە، ئەو جاخانەی هەزاران کۆ دەکەمەوە، 2 کۆ 1 یەکسانە بە 3. ژمارەکەم بووە دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران 3483. لە کاتی خەمڵاندن هەمیشە باشترە، زۆر ئاسانترە، دواهەمین یان گەورەترین
خانە نزیکەمەوە کە خانەی 1000 لێرە، واتە ئەو دوای نزیکەمەوە. لە کاتی نزیککردنەوەی دوو ڕەنووسەکانی لای ڕاستی دوو هەمویان 000. پاشان لە خۆم دەپرسم ئایا ئەو دوای کە هەمە زیادی کەم بیکەمە 3 یان زیادی نەکەم چێ بڕیاردەدا؟ ئەو 3 تەنیشتی بڕیاردەدا. ئەگەر 3 لێرە ڕەنووسەکی بچووکە کەواتە دووەکە هەروەکو خۆی دەمینێتەوە بەبێ ئەوەی زیادی کەم، کەواتە ژمارەکە دەبیتە 2000. ئەگەر بەهات باو ئەو ڕەنووسە لە ڕەنووسە گەورەکان بە ڕەنووسە گچکەکان 0 و 1 و 2 و 3 و 4، ڕەنووسە گەورەکان 5 و 6 و 7 و 8 و 9. ئەگەر بەهات بە ئەو 3 ڕەنووسە گەورەکان بە دووەکەم دەکردە 3 زیادم دەکرد بە 1، بەڵام لێرە زیاد ناکەم. ئەو جە کۆیان دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەش دیسان نزیک دەکەمەوە بۆ نزیکترین 1000، واتە هەموو ڕەنووسەکانی لای ڕاستی یەکەکە دەکەمە 0. ئایا ئەو یەکە دەبیتە 2 یان نابیتە 2؟ نابیتە 2 چونکە ئەو 0ی تەنیشتی ڕەنووسەکی بچووکە، کەواتە ژمارەکە دەبیتە چ؟ 1000. ئێستا 2000 و 1000 کۆ دەکەمەوە دەکا 3000. ژمارەکەی ئەمنیش بەدەستم هات 3487 بوو، کەواتە ئەو 3000 ئەو خەمڵاندنە چی شیاوە و نزیکە لە ژمارە دروستەکە، ژمارە ڕاستەکە. کەواتە هەمیشە ئەمن دەبێ بزانم چ جۆرە ئەژمێرکردنێک بکەم، ئەژمێرکردنی خەمڵاندن بە نزیککردنەوە یان ئەژمێرکردنی دروست و ڕاست. ئەگەر نووسرابوو بە نزیککردنەوە بە خەمڵاندن بەو جۆرەی دەکەم، ئەگەر نەنووسرابوو هیچ، کەواتە ئەمن بەخۆم ئەژمێرکردنەکی ڕاست و دروست دەبی بزانم کو دەکرێ و پاشان هەر لۆ خۆم بیخەمڵێنم بزانم هەڵام کردیە یان هەڵام نەکردیە. ئەگەر هەردوو ژمارە ئێستا لە جیاتی کۆکردنەوە لێ دەرکردن بکەین، خەمڵاندنەکە هەمان خەمڵاندنە، بەڵام ئەنجامەکە 2000 کەم 1000 دەکاتە 1000. ئێستا بێم هەردوو ژمارەکان لێک دەربکەم بەڕاستی. خانەی یەکان کەم خانە یەکان واتە 5 کەم 8 نابی، چونکە 5 بچووکە 8 گەورەیە، دەبی بچم ئەو 8ەی لە لای چەپی 5ەکەی خوردکەمەوە کە 8ەکەی خورد دەکەمەوە، هەمیشە ئەو ژمارەی خوردی دەکەمەوە، گچکە دەبیتەوە، بچووک دەبیتەوە بە 1. ئەگەر 8 بوو دەبی بە 7، ئەگەر 7 بوو دەبیتە 6، ئەگەر 9 بوو دەبیتە 8، ئەگەر 1 بوو دەبیتە 0. ئەو ڕەنووسەی کە پێنجەکە چی لێدێ، پێنجەکە دەبی بە 15، چونکە ئەو یەکەی لە تەنیشتدا دەندرێ هەمیشە، کەواتە 5 نامینێ دەبی بە 15. ئەو کات 8ەکەش دەبیتە 7، ئەو کات 15 کەم 8 یەکسانە بە 7. ئەوە تەواو بوو خانە یەکان. 8ەکە نەما بووە 7 ئەگەر بینم دابش 9 لێ بڕوا دیسان نابی، 7یش گچکەیە، 9ش گەورەیە، ناچارم ئەو جارەی ئەو 3 کە لە تەنیشت 8ەکەیە خوردی کەمەوە، 3 کە دەبیتە 2، 7ەکەش چونکە 8 نەما 7 دەبیتە 17، دەبیتە 17. ئەو جە 17 9 لێ بڕوا یەکسانە بە 8. ئەو جە ئێستا دێمە لای ئەو 3 کە نەما بووە 2، ئەو 2 ئەو 0ی لێ بڕوا هەر دەکا 2. پاشان دێمە لای خانەی هەزاران، 2 کەم 1 یەکسانە بە 1. ژمارەکە بووە دابڕینی یەکەکان، دابڕینی هەزاران بووە 1287. خەمڵاندنەکەشم 1000 بوو، کەواتە هەڵەکی گەورەم نەکردێ لێرە،
ئەگەر هەڵەشم کردبی هەڵەیەکی بچووکم کردی ئەگەر بەهات بە ئەمن ژمارەکەم بۆ وێنە 287 بە ئەوە هەڵەکی گەورەم کردیە. کاتە ئەوەیە خانە بە خانە دەبی ئەمن ئەژمێرکردنەکەی بکەم، هیچ کات ناتوانم خانەی یەکان بۆ وێنە کۆ بکەمەوە لەگەڵ خانەی دەیان ژمارەکەی دییان لێ دەرکردن، ئەوە هەڵەیە. ئێستا بچمە لای لاپەڕە 21. لاپەڕە 21 بە پرسیاری دوو دەست پێ دەکەم سەرجەم یان جیاوازی ئەژمێر بکە بخەمڵێنە بۆ ساختکردنەوە، واتە ئەو خەمڵاندنە تەنیا و تەنیا بۆ ئەوەیە بزانم ئایا لە کاتی ئەژمێرکردن هەڵەی گەورەم کردیە یان نەم کردیە. ئەمن باجارێک کۆیان کەمەوە خانە یەکان لەگەڵ خانە یەکان 7 کۆ 3 دەکاتە 10. ئەوەی ڕاستی بی دەتوانم دەیەکەش بنووسم ئەوها، بەڵام دوایێ لە کاتی کە ئەو دوو خانەیە کۆ دەکەمەوە یەکەکەش لەگەڵی کۆکەمەوەواتە ئەو سیانە بەیەکەوە کۆکەمەوە. ئەگەر نا دەتوانم یەکەکەی لێرە بنووسم بزانە کو پێت باشە ئەوها بیکە. ئەمن یەکەکەی لێرە دەنووسم پاشان کۆ دەکەمەوە 1 کۆ 0 کۆ 1 یەکسانە بە 2 ئەو جا ئێستا یەکەکەی دەکەمە 2 دەنووسم 2 پاشان خانەی سەدان کۆ دەکەمەوە 3 کۆ 9 یەکسانە بە 12 هەمووی دەنووسم، بەڵام نابی لەبیرم بچی کە ئەو یەکەی 12 دوایە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ڕەنووسانە 6 کۆ 8 دەکا 14 کۆ 1 دەکا 15 کەواتە ئەو یەکەی لا دەبم دەنووسم 15. ژمارەکە بووە چەند؟ دابڕین یەکەکان ئەو سێ ڕەنووسەیە، دابڕینی هەزارانیش ئەو دوو ڕەنووسەیە، ژمارەکە بووە 15220. ئێستا خەمڵاندن دەکەم، واتە ئەو دوو ژمارەی نزیک دەکەمەوە بزانم هەڵم کردێ یان نا. لە کاتی خەمڵاندن وەکو گۆتم ئاسانترین ئەوەیە ڕەنووسەکەی لای هەرە چەپ ئەمن نزیککەمەوە، شەشەکەی نزیککەمەوە یەکسەر ئەو ڕەنووسانە بکەمە 0. ئەو شەش ئایا بکەمە 7 یان نا، سەیەکە بڕیار دەدا چونکە ڕەنووسەکی گچکێ شەشەکەی ناکەمە 7 وەکو خۆی دەینووسمەوە ژمارەکە دەبیتە 6000. ئێستا ئەو ژمارەیە دیسان هەشتەکەی نزیک دەکەمەوە، هەموو ڕەنووسەکانی لای ڕاست دەبنە 0. ئایا هەشت دەبیتە 9 یان نا؟ بەڵێ دەبیتە 9 چونکە ئەو 9ی تەنیشتی لە ڕەنووسە گەورەکانە، کەواتە ژمارەکە دەبیتە 9000. 9 با لێرە بنووسم هەتا ئاسان بی. یەکەم ژمارەی سەرەوە بووە 6000 6000 ژمارەکەی خوارێژ بووە 9000 6000 و 9000 کە کۆیان دەکەمەوە دەبیتە 15000. ئەمنیش بەخۆی 15000م هەبوو بە درستی و بەڕاستی، کەواتە ئەو 15000ەیە من هەیتم هەڵم نەکردیە، کۆکردنەوەکەم باش بووە، ساغم کردەوە کە هەڵم نەکردیە. هەر تەنیا لۆ ئەوەیە خەمڵاندن. پرسیاری 3 لێرە دوو ژمارەم هەیە، هەرچەندە ژمارەکانیان باش لە ژێر یەک نەنووسیە خانەکان، بەڵام ئەو هایە ئەو خانانە لەگەڵ یەک نابی ئەمن لێم تێکچی. یەکەم جار لێدەرکردنەکی بەڕاستی و درستی یەک کەم 0 هەر یەک دەنووسم، یەک کەم 6 نابی، نۆیەکەی خورد دەکەمەوە، ئەو یەکە دەبی بە 11 لێرە دەینووسم، ئەو نۆیەش دەبی بە 8 چونکە خوردم کردەوە. ئێستا 11 شەشی لێ بڕوە دەکاتە 5 لێرە دەنووسم 5. دێمە لای هەشتەکە، ئەو هەشتا دووی لێ بڕوە یان 8 کەم 2 دەکا 6. ئەو جە دەچمە لای ئەو دووەی کە هەمە ئەو دووە کەم ئەو 0
هەردەکا 2 ئەوجا دەچمە لای 1 کەم 1 یەکسانە بە 0. ئەگەر ئەمن بمەوێ ئەو ژمارەی بخینمەوە ئەو دوای ئێرە هیچ کەڵکی نییە دەتوانم لای بم کەواتە دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران. ژمارەکەم 2651. ئێستا دەچم بە خەمڵاندن کووە 12,000 دەی خەمڵێنم واتە کامە ژمارەی چا دەکەم ئەو یەکەی ئەمن نێزیک دەکەمەوە واتە ئەوانە هەموو دەکەمە 0 1 2 3 4 0 یەکە کە شەر وەکو خۆی دەنووسمەوە چونکە ئەو دوای تەنیشتی گچکەیەکەواتە ژمارەکە بووە 10,000 دەینووسم لێرە 10 و هەزاریش ئەوها ئەو ژمارەش دیسان یەکەکەی نێزیک دەکەمەوە هەموو ئەوانی دی دەبنە بەڵام ئەمن لێرە ئەویش بکەمە 10,000 ئەوەش 10,000 دەکا 0 کەواتە ئەوە باش نەبوو خەمڵان نەچی باشتر بکەم لەوەی کەواتە خانەی لێرە ئەو خانەیەک نزیک ناکەمەوە بەڵکو ئەو خانەیە نزیک دەکەمەوە ئاسانترە هەتا نەبیتە 0 کە ئەو دوای نێزیک دەکەمەوە تەنیا ئەوانە دەبنە 0 0 0 0 دووەکەش ئەو یەکە بێگومان هەروەکو خۆی دەنووسێتەوە چونکە ئەمن دووەکەی نێزیک دەکەمەوە دووەکەش دەبی بە 3 لۆ چونکە ئەو نۆیەی تەنیشتی گەورەیە ژمارەکە بووە 13,000 کە ژمارەکە بووە 13,000 لێرەش ئەو سفرە نزیکی دەکەمەوە واتە هەموو ئەوانە دەکەمە 0 یەکە کەش هەروەکو خۆیتی بێگومان نابی ئەو دەستکاری بکرێت چونکە لە لای چەپە کاتە ژمارەکە دەبیتە 10,000 ئەوجە لێرە دەنووسم 13,000 لەسەرەوە 10,000ش لە خوارێ 13,000 10,000 لێ بڕوا دەکا 3,000 ژمارەکەی منیش 2,651 نێزیکە لە 13,000 کەواتە هەندێک جار ناتوانم هەموو جۆرە خەمڵان نەچی بکەم چونکە لێرە ئەگەر هەردووچانم بکرد بە 10,000 دەیکردە 0 کەواتە باشترە بێگومان ئەمن هەتا خەمڵاندنی کامە خانەی بکەم هەتا خەمڵاندنی خانەی لای چەپ بکەم ئاسانترە ئیشەکە بەڵام هەتا خەمڵاندنی لای ڕاست بکەم ژمارەکە لە ڕاستی لە دروستی نێزیک دەبیتەوە واتە ئەمن هەندێک جار دەبی هەڵسەنجێنم خەمڵانەکەی کوو دەکەم چونکە هەردووچیان لەوانە ئەوە بووە 10,000 ئەوە بووە 10,000 10,000 لێ بڕوا دەبیتە 0 هیچم بە هیچ نەکرد کەواتە باشترە ئەو خانەیە نێزیکەمەوە یان هەتا دەتوانم ئەو خانەیەش نێزیکەمەوە بەڵام ئیشەکەم قڕستر دەبی هیچ کێشەش نییە دەمتوانی ئەو خانەیە نێزیکەمەوە هەتا دەمتوانی ئەو خانەیە نێزیکەمەوە بەڵام لەبەر چ دەچمە لای ئەو خانەی هەتا زۆرترین سفرم بەدەست بێ لێرە ئەگەر تەماشای ژمارەکان بکەم ئەو ژمارەیە دابڕینی یەکان و دابڕینی هەزاران ئەو ژمارەیە دابڕینی یەکەکان و دابڕینی هەزاران ژمارەکەی سەرەوە دابڕینی هەزاران دوو خانەیە ژمارەکەی خوارێ یەک خانەیە کەواتە لە کاتی خەمڵاندن باشترین شت ئەوەیە هیچ کات هەمان خانەی ئەمن نزیک بکەمەوە چونکە لێرە خانەی 10,000م نییە باشتر وایە ئەو خانەی نێزیک بکەمەوە لە کاتی خەمڵاندن بەڵام بازارێ ئەژمێرەکەی بکەم لێرە دەست پێ دەکەم 4 و 6 10 0 ئەو جارە یەکەکەی لێرە دەنووسم 1 و 0 هەر 1 لەگەڵ هەشتیش دەکان 9 ئەوجا 1 و 9 دەکانەوە ئەوجا 1 و 8 دەکاتە 9 پاشان ئەو یەکە لەگەڵ 0 لێرە هەر دەکاتە 1 دابڕینەکان دروست دەکەم 990 لە دابڕینی یەکەکانە 19 لە دابڕینی هەزارانە واتە 19,990 زۆر کەمی مایە ببیتە 20,000 ئێستا خەمڵانەکان دەکەم ژمارەکان دەخەمڵێنم
بزانم چ ڕوو دەدا. گوتم باشترین شت ئەوەیە کە ئەمن ئەو خانەی نێزیک کەمەوە، کاتە کاتی ئەو خانەیە نێزیک دەکەمەوە ژمارەکەی لای چەپ هەر وەکو خۆی دەنووسرێتەوە، بەڵام ئەوانە هەموو دەبنە سفر، یەکە کەش وەکو خۆی دەنووسرێتەوە چونکە ئەو سفرە لە ڕەنووسە گچکەکانە. ژمارەکە بووە 11,000. ژمارەکەی خوارێ ئەو خانەیە نێزیک دەکەمەوە کەواتە هەموو ئەوانە دەبنە سفر، هەشتەکەش دەبیتە 9 چونکە 9 لە ڕەنووسە گەورەکانە، کەواتە ژمارەکە بووە 9,000. 11,000 لە سەرێ، 9,000 لە خوارێ، کەواتە 11 و 9 دەکاتە 20,000. 20,000ش زۆر 19,000 زۆر نێزیکە لە 20,000، کەواتە خەمڵانەکە شیاوە و ئەژمێرکردنەکەشم گونجا و شیاوە. لێرە یەکەم جار کەمکردنەوەکە یەک هەفتی لێ بڕوانابی، ئەو یەکەی خورد دەکەمەوە، ئەو یەکە یەکەم دەبیتە 11 لەسەرەوە دەینووسم، یەکەکەی لێرەش دەبی بە سفر. ئەو جا 11 هەفتی لێ بڕوا دەکاتە چەند؟ دەکاتە 4. هاتمە لای سفرەکە، ئەو سفرە 9 لێ بڕوا ناکرێ، سفر گچکەیە، ناچارم دیسان ئەو چارەی خورد کەمەوە، چارەکەی کە خورد دەکەمەوە دەبیتە 3، سفرەکەشم دەبی بە 10 لێرە دەینووسم لەسەرەوەتر هەتا بیبینم 10. ئەو جە 10 نابی هەڵەی بکەم بنووسم 10 لێ بڕوا، چونکە هێشتا ئەو 9 لە خانەی دەیانە. ئەگەر بە ڕەنگاوڕەنگ بنووسی هیچی چەڵەی ناکەی، خانەی یەکان بە سۆر بنووسە، خانەی دەیان بە زەرد، خانەی سەدانیش بە سەوز یان کەسک، دیسان خانە 1,000 بە سۆر و 10,000 بە زەرد و هەتا دوایی. ئێستا 9 لێ بڕوا دەکاتە 1. لە خانەی سەدان ماوە 3 لەو چارەی لێرەش هەشتم هەیە، 3 هەشتی لێ بڕوا ناکرێ، دیسان ناچارم خانەی 1,000 خورتکەمەوە هەفتەکە دەبیتە 6، 3 کەشم دەبی بە 13. ئەو جە 13 هەشتی لێ بڕوا دەکاتە 5. ئەو جە ئێستا هاتمە لای خانەی 1,000، 6 9 لێ بڕوا ناکرێ چونکە 6 گچکەیە، ناچارم خانەی 10,000 خورتکەمەوە، 6ەکە دەبیتە 5، ئەو 6ەی خۆشم دەبیتە 16. 16 9 لێ بڕوا دەکاتە 7. ئەو جا خانەی 10,000 ئەو 5 ئەو دوای لێ بڕوا دەکاتە 3. ئێستا دابڕینەکان دروست دەکەم هەتا خینەوەکەم باش بی، ئەوە ئەو 3 دابڕینی یەکەکان، ئەو دووەش دابڕینی هەزاران، ژمارەکەم 37,504. ئێستا خەمڵانەکەی دروست دەکەم، دووەهەمین یان گەورەترین خانە نێزیک دەکەمەوە کە خانەی 10,000واتە 6ەکە و 2ەکە لە خوارێ، کە نێزیکی دەکەمەوە ژمارەی سەرەوە 67,000کە دەبیتە 70,000 دەبیتە 70,000 ژمارەکەی خوارێ دەبیتە 29,000 دەبیتە 30,000. ئەو جا 70,000 30,000 لێ بڕوا دەکاتە 40,000. ژمارەی منیش 37,000 زۆر نێزیکە لە 40,000، کەواتە هەم خەمڵان دەکەم شیاوە، هەم لێ دەرکردنەکەشم هەڵەی گەورە و زەقم نەکردیە. لێرە دیسان تۆزەک بە خێرایی 13 هەشتی لێ بڕوا دەکا 5، 11 2 لێ بڕوا دەکاتە 9 و 5 یەکی لێ بڕوا دەکاتە 4، 8 یەکی لێ بڕوا دەکاتە 7، 9 هەفتی لێ بڕوا یان 9 کەم 7 یەکسانە بە 2، ژمارەکە بووە 27,000.
خەمڵاندن 98,000 کە بی خەمڵێنم دەیکەمە چ دەیکەمە ئەو نۆی نێزیک دەکەمەوە کەواتە دەیکەمە 100,000 71کەش دەکەمە 70,000 لە کاتی لێ دەرکردن دا هەفتی لێ بڕوا 30,000 کەواتە 27,000ش نێزیکە لە 30,000 ساغم کردەوە. لێرە دەبینم هەمووی هەروەکو یەکە هیوادارم پێویست نەکە ئەمن هەموو پرسیارەکان چاکەم ڕێسایەکەی بەکاربینە پێنووسی ڕەنگا و ڕەنگ بەکاربینە بزانە کامە خانەیە هەتا ئیشەکە ئاسانبی. لێرە خەمڵاندنەکەی هەر نەبی بکەم لە کاتی خەمڵاندن ئەو ژمارەیە دەبیتە 6,000 ئەو ژمارەش دەبیتە 2,000 6,000 2,000 لێ بڕوا دەکاتە 4,000 کاتە دەبی 4,000 دەرچی لە کاتی شتەچی نێزیک 4,000 دوو لێ بڕوا 0 5 4 لێ بڕوا 1 17 هەشتی لێ بڕوا 9 و 4 یەکی لێ بڕوا 3,910 زۆر نێزیکە لە 4,000 لێرەش لە کاتی خەمڵاندن 9,000 لە کاتی خەمڵاندن 5,000 ژمارەکەی خوارێ 9,000 و 5,000 دەکات 14,000 بزانم لە کاتی کۆکردنەوە 14,000 یاننا بەس 4 دەنووسم 5 و 8 13 7 و 1 دەکا 8 8 و 9 دەکاتە 17 8 و 4 دەکا 12 1 13 دابڕێنی یەکەکان 13,700 14,000ش زۆر نێزیکە لە 13,783 لێرە دیسان 12 شەشی لێ بڕواتن دەکاتە 6 12 هەشتی لێ بڕوا دەکاتە 4 ئەو سفرە چی لێ دێ دەبیتە 9 چونکە ئەو 13 ئەو هەفتەم خورد کردەوە هەمیشە ئەو سفرە دەبی بە 9 لێ بڕوا 0 تەنیا سفری یەکەم لە لای ڕاست دەبیتە دەنا سفرەکانی ناوەندێ لە کاتی خورتکردنەوە ئەگەر یەکەم جاربی خورتکەمەوە بەڵام ئەمن ئەو هەفتەم خورد کردەوە هەتا ئەوەی ئەو سەیە ببیتە 12 کەواتە ئەو سفرەش دەبیتە 9 پاشان ئەو هەفتە بووە 6 9 لێ بڕوا نابی 16 9 لێ بڕوا دووەکەی خوردەکەمەوە 16 9 لێ بڕوا دەکاتە 7 ئەو دووە بۆ یەکی لێ بڕوا دەکات 0 پێویست ناکە بنووسێ کاتە ژمارەکە بووە 7,000 بزانم ئێستا بە خەمڵاندن 27,000 بکەمە 30,000 19,000 بکەمە 20,000 30,000 20,000 لێ بڕوا دەکاتە 10,000 7,000ش گریمان نێزیکە لە 10,000 هەرچەندە 3,000شیان مابەینە بەڵام ئیدی خەمڵاندن ئەو هایە خەمڵاندن 100% نییە کەواتە ژمارەکە شیاوە دەتوانم بێگومان ئەو خانەیە نێزیکەمەوە کەواتە ژمارەکەی خۆم بکەمە 27,000 لە سەرێ 27,000 لە خوارێش ئەوەی نێزیکەمەوە بیکەمە 20,000 ئەو کاتی زۆر ئاسانە 27 لێ بڕۆ 7,000 زۆر باشترە خەمڵاندنەکە و زۆر نێزیکترە وەکو گوتم هەرچەندە خانەی لای چەپبی خەمڵاندنەکە دوورترە لە ژمارەی ڕاستی هەرچەندە لای ڕاستبی نێزیکترە بەڵام هەرچەندە لە لای ڕاستبی ئاسانتر نییە سفرم زۆر نییە لە کاتی خەمڵاندن کەواتە ئەوە ئەو هاوسەنجیەی دەبی خوێندکار ڕابگری ئایا
کامە ڕەنووس یان کامە خانەی نێزیک کەمەوە هەتا نێزیک بی لە ژمارە ڕاستەکە. دەتوانی یەکەم جار بە گەورەترین خانەی دەست پێ بکەی، پاشان تۆزە بێ لای ڕاست. لێرەش 17,000 و 9,000 کەواتە باشترین شت ئەوەیە لە کاتی خەمڵاندن 10,000ەکان نێزیک کەمەوە با زوو بخەمڵێنم. ئەو هەفتەی نێزیک دەکەمەوە کەواتە یەک لێرە 0,0,0 هەفتەکەش دەبیتە 8 چونکە 6 گەورەیە 18,000 لێرەش ئەوەی نێزیک دەکەمەوە دەبیتە 9,000 18 نۆی لێ بڕوا دەکا 9,000 کەواتە ئەنجامەکە دەبی نێزیک بی لە 9,000. بزانم ڕاستە یان نا. 9,000 لە بیرم نەچی. دا سێ لێ بڕوا 7 لێرە ماوە 1 سفری لێ بڕوا هەر 1 6 سفری لێ بڕوا 6 7 نۆی لێ بڕواتن نابی 7 کەم 9 دا کاتە 8,670 زۆر نێزیکە لە 9,000 کاتە ڕاستە. 5 و 6 11 4 و 1 5 6 و 7 13 8 و 1 9 1 و 3 4 49,000 لە کاتی خەمڵاندن ئەوە 30,000 ئەوەش 20,000 دەکاتە 50,000 49,000یش زۆر نێزیکە لە 50,000. لێرە پێش هەموو شتێک خەمڵاندن ئەوە 200 ئەوەش 100 300 ئەوەش 900 700 ببورن 300 و 700 دەکاتە 1000 کەواتە دەبی ئەمن لە کاتی ئەژمێرکردن ژمارەکەم بەدەست بێ نێزیکی 1000 بی چونکە خەمڵاندنەکە بووە 1000 کوو بووە 1000 ئەو ڕەنووسەی نێزیک دەکەمەوە. ئێستا لە کاتی کۆکردنەوە 4 کۆ 5 9 9 کۆ 1 10 کەواتە 10 سفر یەکەکەش لێرە دادەنێم ئەوجا 1 کۆ 3 4 4 کۆ 2 4 و 2 6 6 کۆ 8 دەکاتە 14 چارەکەی دەنووسم یەکەکەی لێرە دادەنێم ئەوجا 1 کۆ 2 3 3 کۆ 1 4 4 کۆ 6 10 10 ژمارەکە 1040 زۆر نێزیکە لە 1000. پرسیاری 13 خەمڵاندن پێش هەموو شتێک لێرە ئەوەی دەکەمە 6,000 ئەوەش دەبیتە 500 6,500 لێ بڕوە دەکاتە 5,500 کەواتە 5,500 دەبیشتەکی ئەوان بەدەستکەوی ئێستا لە کاتی لێ دەرکردن ئەو سفرە کەم ئەو هەشتە ناکرێ یەکەکەی خورد دەکەمەوە سفرەکە دەبیتە دا هەشتی لێ بڕوا 2 یەکەکە بووە سفر کەم نۆ ناکرێ دیسان دەچم ئەو سفرە ئەو شەشەی خورد دەکەمەوە ئەو سفرەی ئێرە دەبیتە دا نۆی لێ بڕوا دەکاتە 1 ئەوجا ئەو سفرەی ئێرە بووە 9 چاری لێ بڕوا دەکاتە 5 شەشەکەش چونکە خورد کراوە بووە 5 کەواتە 5,512 زۆر نێزیکە لە 5,500. خەمڵاندنەکە ئەو ژمارەی دەکەمە 3,000 ئەو ژمارەی دەکەمە 8,000 3,000 و 8,000 11,000 11,000
11 و 1000 لەبیرم نەچی. ئێستا کۆکردنەوە 3 و 4 7 4 و 9 13 یەکەکەی لێرە دەنووسم 1 و 9 10 لەگەڵ 8 18 یەکەکەی لێرە دەنووسم 1 و 2 3 لەگەڵ 7 3 و 7 دەکات 10 10,800 زۆر نێزیکە لە 11,000. کەواتە ئیشەکان باش دەڕۆن. هیوادارم پێویست نەکات چی دیکە و پرسیارانە چاکەم. دێمە لای پرسیاری 21 بەکارهێنانی پێدراوەکانی خشتەکە بۆ شیکاری پرسیاری 21 و 22. خشتەکەم هەیە لێرە ژمارەی باڵندەکان جۆرەکان و ژمارەی ئەو باڵندانەی ئەو جۆرانەی کە مەترسیە لە ناو بچن، پاشان ئەو ژمارەی ئەو باڵندانەی کە لە ناو چوینەکە نەماینە ئێستا لەسەر ڕووی زەوی، لە باڵندا یان لە خشۆک یان لە گیانەوەر. ئێستا تەماشای پرسیارەکان کەم چەند جۆر باڵندە لە ناو نەچوینە و هەمان مەترسیش نییە، واتە چەند مایە کە نە لە ناو چووە نەمەترسی هەیە لە ناو بچی لە تێکڕای ئەوەندە جۆرە باڵندە هەیە، بەڵام لەوەی لەو 9600 1100 مەترسیە لە ناو بچی، 75ش هەر لە ناو چووە. کەواتە ئەم چ دەکەم؟ یەکەم جار دەینم ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە، ئەو ژمارەی دەینم لە جیاوازیەکەی کەم دەکەمەوە، واتە با یەکەم جار ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە. لێرە ئەوەی ڕاستی بی نەنووسرایە، نە بە نزیککردنەوە نە بە خەمڵاندن، کەواتە ناچارم بە دروستی چاکەم. کەواتە ئەمن 1010 کۆ دەکەمەوە لەگەڵ 75 کۆی دەکەمەوە 0 و 5 هەر 5 0 و 7 هەر 7 1 و 0 هەر 1 دیسان 1 و 0 لێرە هەر 1 کەواتە 1175. 1175 ئێستا ئەو ژمارەی دەینم لە 1000 کەم 1175 9000 9600 9600 کەم 1175 دا پێنجی لێ بڕوا دەکا 5 9 ئەو سفرە بووە 9 هەفتی لێ بڕوا یەکسانە بە 2 شەشەکە بوویتە 5 یەکی لێ بڕوا 4 9 هەشتی لێ بڕوا دەکاتە 9 یەکی لێ بڕوا دەکاتە 8. کەواتە چەند مایتەوە لەو هەمووی لەو هەموو جۆرەی چەند زۆر مایتەوە 8425 زۆر باڵندە مایتەوە، چونکە 1000 زۆری لە ناو چووە و 75 زۆریش 1000 زۆر مەترسی هەیە لە ناو بچی 75 زۆریش هەر لە ناو چووە نەمایە، بەخۆشی هەمووی 9600. پرسیاری 22 سەرجەمی گیانەوەرانی لە ناوچوو مەترسیدارە بۆ لە ناوچوون چەندە؟ ئەوە تۆزێک زەحمەتە و پرسیارە تێگەیشتنەکەی، بەڵام مەبەستی ئەوەیە هەموو ئەو گیانەوەرانەی هەموو ئەو جۆرانەی کە لە ناو چوینە، واتە هەموو ئەوانەی کە لە ناو چوینە لێرە و هەموو ئەوانەی کە مەترسی لە ناوچوونیان هەیە بەیەکەوە چەندە. کەواتە ئەمن دەبی چ بکەم؟ دەبی ئەمن بینم ئەوانە لەگەڵ یەک کۆکەمەوە لێرە بنووسم، ئەوانش لەگەڵ یەک کۆبکەمەوە لێرە بنووسم، ئەوجا ئەوە و ئەوەی لەگەڵ یەک کۆبکەمەوە لێرە بنووسم. کەواتە خانە بە خانە 0 0 0 خانەی یەکان هەر سفرە، خانەی دەیان 0 1 5 دەکا 6، خانەی سەدان 1 و 2 6 دەکاتە 9، خانەی هەزارانیش تەنیا ئەو یەکە بە تەنەیە دەکاتە 1 کەواتە 1960.
ئەوە تەواو. ئێستا دێمە لای ئەو ژمارانە بە 1960ەکەی لێرە بەباشی بنووسم. 1960. ئێستا ئەو ژمارانە کۆکەمەوە 5 و 0 و 0 0 هەر 5 7 و 2 9 9 6 15 15. ئێستا ئەو دوو ژمارانەش کۆ بکەمەوە لێرەی بینوس. 0 لەگەڵ 5 هەر 5 6 کۆ 5 11 یەکەکەش لێرە بنووس. 9 کۆ 1 10 10 کۆ 1 دەکا 11 کەش ئەوها بنووس. ببورن 9 کۆ 1 9 کۆ 1 10 1 کۆ 1 11 11کەی نابی هەمووی بنووسم 11کەی بنووسم پاشان یەکەکەی لێرە بنووسم. ئەو جا 1 کۆ 1 دەکا 2 لێرە هیچ نییە کەواتە هەر 2 لێرە بنووسم 2 ژمارەکە بووە چەند 2115 کەواتە چەند زۆر لە گیان لە بەرەکان لە ناو چوینە و مترسیش لە ناو چوونیان هەیە 2115 زۆر. ئێستا تەواو پرسیاری 23 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر دەچمە لای پرسیاری 24. پرسیاری 24 لە پێش بڕکێی ڕاکردندا ئازاد دوای ڕزگار گەیشتە خاڵی کۆتایی. ڕەنێو پێش ڕزگار و دوای ئاران گەیشت. ئایا یەکەمین کەس کە گەیشتە خاڵی کۆتایی چێ بوو؟ یەکەمین کەس کە گەیشتە خاڵی کۆتایی چێ بوو؟ لێرە خاڵی کۆتایی لە لای ڕاستمدانایە واتە غاردان و ڕاکردنەکە بەرەو لای ڕاستە. ئەوها ئاراستەکە ئەوهایە. 4 کەس هەیە، یەکەچیان ناوی ئارانە، یەکەچیان ناوی ڕەنێوە هەرچەندە هەڵام نووسیە ناوەکەی ببووری ڕەنێو یەکەچیان ناوی ڕزگارە ئەوی دیشناوی ئازادە. هەر چاریان بەرەو لای خاڵی کۆتایی غار دەدەن یان ڕادەکەن. ئێستا داواکاریەکان چنە یان زانیاریەکان چنە؟ ئازاد دوای ڕزگارە واتە یەکسەر زانیم کە ئازاد بەغار نییە، ناوەکەی سوور دەکەم کەواتە ئازاد هیچ کات یەکەم نابی چونکە دوای ڕزگارە. ئەوجە دوایە چ دێ؟ ڕەنێویش پێشی ڕزگارە کەواتە ڕزگاریش هەر یەکەم نابی ناوەکەویش سوور دەکەم. ڕزگاریش ناوی سوور بوو. لەبەر چ ناوی سوور بوو؟ چونکە ئەویش یەکێک لەوی بەغارترە ڕەنێوە. ئەو جا دیسان ڕەنێو دوای ئارانە واتە ڕەنێویش ناوی سوور بوو. ڕەنێویش چونکە دوای ئارانە ئەویش هەر زوو نەگەیشت بەداخەوە ڕەنێویش لێرە ناوی سوور بوو. چێ ناوی سوور نەبووە؟ تەنیا ئارانە. کەواتە ئەو 4 کەسە کامەیان ئارانە؟ ئەوە ئارانە، ئەوەش ئاران لەوێ، ڕەنێویش ڕەنگە ئەوە بی، ڕزگاریش ئەوە بی، ئازادیش لە پاش هەموویان بی. ئەوە بەڵام داوام لێ نەکرایە بێگومان پێی ناوێ خۆممان دیکەم تەنیا چێ یەکەم کەس گەیشتە خاڵی کۆتایی؟ ئاران یەکەم کەسە. کاتە ئەوها بە سوورکردنی ناوەکان ڕەنگە ئاسان بی بزانی چێ گەیشتە
خاڵی کۆتایی. پرسیاری تەواو پێدا چوونەوە ئامادەبوون. ژمارە 25 پرسیاری 25 نزیکترین ملیۆن کامە ملیۆنە؟ یەکەکان، هەزاران، ملیۆنان. کەواتە پێنجەکەی نێزیک دەکەمەوە، هەموو ئەو ڕەنووسانە دەکەمە 0.00006 سفرە. ئەو پێنجەی خۆشم دەبیتە 6 چونکە ئەو پێنجەی تەنیشتی ڕەنووسە چی گەورەیە، کەواتە دەبیتە 6 ملیۆن. 6 ملیۆن. پرسیاری 26 ژمارەیەکی دەی هاوتا بۆ هەر ژمارەیەک بنووسە. زۆر 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 ئاسانە، هەر چەندە سفرم بۆیە زیاد دەکەم لێرە بۆ وێنە 7 فاریزە 5 سفر هاوتایە، یان لەگەڵ ژمارەیەکی دەی هاوتە یان 2 سفری زیاد دەکەم یان 3 سفری زیاد دەکەم، هەمویان هاوتانە، کەواتە زۆر ئاسانە. 50 یان 500 یان 5,000 یان 50,000 هەمویان دەبن. لێرە ژمارەیەکی هاوتە دیسان زۆر زۆر ئاسانە، سفر لێرە زیاد دەکەم بە کەیفی خۆم چەند کامەم بووێ، کەواتە ئەو ژمارەیە هاوتایە. 28 لە بچووکەوە بۆ گەورەترین ڕیز بکە لەوانە کامە لە هەمویان گچکەترا بە دابڕین یەکەکان دابڕینی هەزاران 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 دابڕینی ملیۆنان وەکو یەکە، کەواتە یەکسەر دەچمە لای دابڕینی هەزاران. ئەو سێی بەراورد دەکەم لەگەڵ ئەو چارەی پاشان لەگەڵ ئەو چارەی. سێ لە هەمویان بچووکترە، کەواتە ئەو ژمارە سوورە لە هەمویان گچکەترە، زوو لێرە دەینووسم لە لای ڕاست. ئێستا کامە ژمارە بچووکە پاشی ئەو سوورەی 430 گچکەترە، چونکە ئەگەر بەراورد کەم 7 و 3 7 گەورەترە، کەواتە ئەو ژمارە زەردە ئەو جە لە هەمویان گەورەتر ئەو ژمارە سەوزەی ناوەندێ، کەواتە لە کاتی ڕێزکردن سۆرەکەی دەنووسم دوایە زەردەکە دوایە کەسکەکە. پرسیاری 29 کام ژمارە بەهای خانەی ڕەنووسی نۆی تێدا گەورەترە؟ ئەوە زۆر زۆر گرنگە و پرسیارە، هەتا ئەمن ڕەنووسی نۆ لە لای چەپبی باشترە، کەواتە ئەگەرە من خانەکان چاکەم لێرە ئەو خانەیە و ئەو خانەیە ئەوجا ئەو خانەیە، لێرە هەروە ئەو خانەیە بەش لە 1000 بەش لە 100 و بەش لە 10 خانە یەکانش لێرەیە، لێرەش دیسان بەش لە 1000 بەش لە 100 بەش لە 10 و خانە یەکان لێرەش بەش لە 1000 بەش لە 100 و بەش لە 10 لێرەش خانە یەکان. تەماشاکەم نۆیەکە لێرە لە هەمویان خانەکەی زۆر زۆر لە لای ڕاستە، هەتا لە لای ڕاستبی خراپە، کەواتە ئەوە هەر هیچ زۆر لە لای ڕاستە. لێرە تۆزێک باشترە، بەڵام هێشتاش لە لای ڕاستە، چونکە خانەی بەش لە سەدانە، کاتە ئەوەش باش نییە. لێرەش تۆزە کاتیتە لای چەپ، بەڵام هەر باش نییە، لێرە لە هەمووی باشترە، چونکە زۆر 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 لە لای، کەواتە ئەو خانەیە ئەو هەڵبژاردەیە، خانەکە لە هەمویان گەورەترە، هەتا لە لای چەپبی خانەکە گەورەترە. هاتمە کۆتایی لاپەڕە 21 دێمە کۆتایی ئەوانەیە، هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.